کوردایەتی با چاڵنج ناکرێت. ئەم ڤیدیۆ قوبات تاڵەبانی و لیلۆس ئیبراهیم ئەحمەد ببینن ئینجا هەندێک شتان بۆ باز دەکەم. کینە ئەم کوردن ئەم من لێرەوە چەلەنجی بە ڕێز قوبات تاڵەبانی نەکەم و پێی دەڵێم کینە ئەم. زۆر سپاسی پوری خۆشەویستم لیلۆسخانەکەم کە چاڵەنجی کردم چاڵەنجەکەیم وەرگرت و قبوڵیەکەم. کینە ئەم کوردین ئەم. لە کاتێک کە ماوەی 1 مانگ زیاتر ڕۆژاوای کوردستان لە دۆخێکی سەختدا بوو مەترسیەکان تاو ئاستە چون کە کورد دووبارە ئاوارە و دەربەدەر ببێت شارەکانی خۆی لەدەست بدات و دووبارە هەزاران کورد ببنە قوربانی ئەم خاکە تازە بە تازە لیلۆسخان و کاقوبات چاڵنجی کینە ئەم کوردین ئەم دەکەن. هەموو کوردستان ڕاپەڕی کوردێک لەم جیهانە لە ئەوروپا و ئەمریکا لە چین و ئوسترالیا نەمانێتە سەر شەقام بە دروشمی یەکە گەلی کورد یەکە بەرگری لەم ئاڵایە لە خاکی ڕۆژاوای کوردستان نەکات. کەچی تازە ئێوە دەتانەوێت بەم چاڵنجە و لە ناو ماڵی خۆتان بە مرتاحی کوردایەتی خۆتان بسەلمێنن داوای لێبوردن دەکەم کوردایەتی ئاوا ناکرێت. با یەک شتان پێ بڵێن و با ئەمە بۆ مێژوو بێت. کاتێک ئێوە سەیری ڕووداوەکانتان دەکرد مەزلوم عەبدی لە سەنگەرەکانی بەرگری بوو. سەرۆک بارزانی دەرگانەما لێی نەدات تا خاکی ڕۆژاوای کوردستان پارێزراوە. سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە داڤۆس قسەی یەکەم و کۆتایی لەگەڵ سەرۆک و سەرکردەکانی جیهان ڕۆژاوای کوردستان بوو. نێچیروان بارزانی بەردەوام لەسەر هێڵ بوو. هەمووان یەک ئامانجیان هەبوو. بەڵێ یەک ئامانج. ئەویش تەنها پارێزگاریکردن بوو لە ڕۆژاوای کوردستان و لە کورد. ئەی قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی چیان کرد؟ من دەزانم قوبات تاڵەبانی لەکوێ بوو. سەیری ئەم ڤیدیۆ بکەن چونکە هەر ئەو کاتەم ڤیدیۆ بڵاو بوویەوە. ئینجا ببورن بەخوا نازانم بافڵ تاڵەبانی لەکوێ بوو بەڵام گومانم بۆ یەک شوێن دەچێت کە بۆ چوو بێت. چکە و بەردەوام لەگەڵ یوتیوبەر و بلۆگەرەکان دەچێت بۆ مەیدانی مەشق و یاریکردن بە چەک بۆ گومانم بۆەوێ دەچێت. بوەستن بەڕۆن با شتێکی تریشتان بیر بێنەوە. ئێوە لە ڕێگەی کەناڵە مایک چوارگۆشەکە و پەیجەکانتان هەوڵی بێبایەخکردنی ئەم هەنگاوانەی سەرۆک بارزانی و نێچیروان بارزانی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی و تەنانەت بەرگریکردنی مەزلوم عەبدیش دەدا. ڕۆژانە پروپاگەندەی لە دەستدانی خاکی ڕۆژاواتان وڵا دەکردەوە. بەردەوام تانەتان لە پەیوەندیەکانی سەرۆک بارزانی لەگەڵ سەرکردەکانی جیهان و ئەحمەد شەرع دەدا. تانەتان لە هەوڵەکانی سەرۆک وەزیران مەسرور بارزانی دەدا. ئێستا هاتوون چاڵنجی کوردایەتی دەکەن واز بێنن باشترە. چونکە کاتێک ئێوە ئەم چاڵنجە دەکەن هەموو شتێک تەواو بووە. هەموو تاکێکی کورد و خەڵکی کوردستان دەزانێت کێ کوردایەتی کرد، کێ بەرگری لە خاکی ڕۆژاوای کوردستان کرد، کێ بەرگری لەم ئاڵایە کرد و کێش هەوڵی تێکدانی یەکگرتووی کوردی دەدا. خەڵکی کوردستان باشەمە دەزانێت. چاڵنجەکە ڕاگرن باشترە پێش ئەوەی بافڵ تاڵەبانی دەرکەوێت و کاردانەوەی خەڵکی کوردستان لە دژی ئێوە و لە دژی ئەم چاڵنجە زیاتر بێت. ئەگەر کوردایەتیتان پێ ناکرێت کوردایەتی بە کوردپەروەرەکان مەفرۆشنەوە. ئەم پەیامە هەر بۆ ئێوە نییە بەڵکو و پەیامەکە گشتیە و بۆ هەموو ئەوانەیە کە ئەم قسانە دەکەن.